لە ماوەیەکی کەمدا و لە دوکانێکی بچووکەوە بووەتە ناوەندێکی گەورەی ڕۆشنبیری لە پارێزگاکەدا. لە هەموو بوارە ڕووناکبیرەکاندا چالاکی تایبەت بە خۆیان هەیە. هەموو خەڵکی پارێزگاکە بە جیاوازیە ئاینی و سیاسیەکانەوە چالاکی تێدا ئەنجام دەدەن. دیارە ئێمە شەکو کاکەی هەرچەند سەرچاوی کاکەی هەر بەعام لە سەرچاوی کە باس لە ئاینی کاکەی بکات کەمە لە کتێبخانەکانە، بەڵام دەرفەتیش ڕەخسێنراوە بۆ ئەو نووسەرانی کەوا باس لە ئاینی کاکەیەکەن یان شاعیری کاکەی هەروەک هەتاشیشکە هیچ جیاوازێک نەکراوە لەگەڵ ئێمە و ئەو دەرفەتە هەیەکەوە نووسەرێک یان شاعیرێک بیاوێت لەسەر کاکەی بابەتێک پێشکەشکار نمونە هەبوو لێرە پێشکەشی کردو بە ئازادان. کتێبخانەی هەژار موکریانی بووەتە پردێک بۆ پێگەیاندنی نووسەران بە خوێنەرەکانیان. بە شێوەیەک نووسەران لە نزیکەوە لەسەر بڵاوکراوەکانیان لەگەڵ خوێنەراندا گفتوگۆ دەکەن. ئەموو ترادیسیۆنێک هەیە، شتێکی باشە. زۆر جار تۆ بەڕاستەوخۆ بەرخوێنەرێکەکەوی مەرجیش نییە پەرکەوتی نووسەر بە خوێنەرەوە ڕاستەوخۆ بێکرێت یەکێک لە قەت خوێنەرەکانی خۆت نبینی. بەس چێژێکی تایبەتیشی هەیە، زۆر جارەگەر خوێنەرێکی خۆ دەبینی یا کەسێک کە کتێبەکە ئاخوێنێتەوە. هەنگاوێکی دیکەی کتێبخانەکە دروستکردنی هۆڵێکی سینەماییە لە هەڵەبجە کە هیچ هۆڵێکی سینەما لە پارێزگاکەدا نییە. بڕیارە هەفتەی فیلمێکی تێدا نمایش بکرێت. دیارە تموحی زیاترمان هەیە و کە ئەمانەوێت بەمەوە نەوەستین و چەند کاری کەمان هەیە کە ئێستا پرۆژەی دروستکردنی هۆڵێکی سینەمایە کە حالێن کاری لەسەرەکەین و پێم وابێت لە مانگی داهاتوە ئەتوانم ئەوە ڕابگەێنم کە ئفتاحی ئەو پرۆژەیشمانەکەین و بۆ لەمەوە دو هەفتانە فیلمێکی سینەمایی عەرض دەکرێت و کۆمەڵێک گەنج مناقەشاتی لەسەر فیلمە سینەمایەکان دەکەن. کتێبخانەکە ئێستا نووسینی نووسەرەکانیش بە چاپ دەگەێنێت. هەر خوێنەرێکیش بیەوێت کتێبێک بخوێنێتەوە و نەیکڕێت، ئەوە دەتوانێت لە کتێبخانەکەدا کتێبەکان بێ بەرامبەر بخوێنێتەوە. ئەمە و جگە لە کۆڕی خوێنەرانی شار کە کۆمەڵێک لە کوڕان و کچانی هەڵەبجە هەر هەفتە و کتێبێک پێکەوە دەخوێننەوە و گفتوگۆی دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.